دەم باش تەماشەوانین گەلێک هێژە جاردن بۆ بەردەمی خۆ بخێر بێن تەوەری ڕوجی وەکو هەموو ڕژن جماعت تەوەرێکی ڤەکریە ئانکۆ ناوا ڤی تەوەری داهینێن هێژە دکارن ئەو تەوەرەوە ببێت ئەو پرس ئەو یاوا دەبێت ئەو بابەتێک و هین دخوازن ناخفتنێ لەسەر بکەن دکارن چارچوبێ بەرنامە ئیرویە مایکی خەڵێک ئاخفتنێ لەسەر بکەن ji ber ku bernamên rojên pêşîn hemû tewerên destnîşankirî bu çende gelekê berêzan dixwastin ew tiştê wan vê bigeynin lê di bername îrûda ji ber ku ev roje an ku rojên êniya bername tewerê vekiriye ew kesên ku dixwazin serinceka wan hebe û ew serincem nikarîne bigeyne tewer ew serinca xwe di çarçovê vî bernameyê da an ku tewerê îrûya bername mayekê xelek nîşan bide tewerê ئەمڕۆیی بەرنامەی مایکە خەڵی کراوەیە بەڕێزان هەر بەرەزێک کە پێشتر نەیتوانیوە ئەو سەرنجی خۆی ئەو تەوەڕ و ئەو بابەتێکە خۆی حەزەکە قسە لەسەر بکە بیگەێنێتە لە چارچەوەی بەرنامەی ئەمڕۆی تەوەری کراوە کە هەموو ڕۆژانی جمعەوە کوێوازانن تەوەری کراوەیە بەرنامەی مایکە خەڵێکی سەرنجی خۆتان لەسەر هەر بابەتێک هەر پرسێک کەواتە خۆتان ئەتوانن تەوەرەکە دەستیشانش بکەن و قسەش لەسەر بکەن ئێمە لێرە لە خزمەتی وەرگرتنی سەرنجیەوەی بەڕێزانە یەکەم پەیوەندیشمان کاک ئازاد لە شاری سلێمانی کاک ئازاد فەرموو کاک ئازاد الو بەڵێ الو بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکت ئەو کاتتان باش فەرموو کاک ئازاد کە تەلەڤیزیۆنەکەت کەسکێ جێمانێتە فەرموو دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەو تەوەرتان ڕۆژانە و دەستخۆشی لە هەموو برادرانەکەمەوانی کە پەیوەندیەکەن و لە بینەران و لە هەموو دۆستان و برادران زۆر سپاس بەڕاستی من هەر ئەوم پێ ئەمڕۆ کاتوانم بڵێم دەستخۆشیێکی زۆر زۆر لە بەڕێز دەلات تاڵەبانی یەکەم بۆ ئەوی تەداخڵکردنێکی مباشر و بە شێوەکی دیبلۆماسیانە و عەسری کە توانی کێشەکان تۆزە هێور کاتەوە هەرچەندەوە شتێکی ماوە بەڵام توانی ئەو گرژیانە هێور کاتەوە لە عێراق و لە کوردستان کە بەڕاستی ئەگەر بهاتایە ئەو بەو شێوازە بڕۆیشتایە وەزعی ئێمەی کورد پێش هەموو شتێک پێش هەموو کەس ئێمە باسەکەمانەدا وەکو کورد یعنی بەڕاستی بە شێوەیەکی دیبلۆماسیانە بە شێوەیەکی زۆر عاقڵانە توانی شتەکان هێور کاتەوە نەوەک بە شێوەیەکی تەعەسوبی و عەشائیری و ئەوانەی کە هەندێک کەس ویستیان شێوە کێشەکان قڕسکەن و زیاتر گرانیکەن و بەئیتر زۆر بە ئەوە تا بینین کە بازاری کوردستان چی بەسەهاتەوە عێراق چی بەسەهاتەوە بەڕاستی مەسەلەکان ئەوە بوو لەسەر مەسەلەیەکی شەخسیش بوو نەوەک مەسەلەیەکی کە ئەوەی کە بانگەشەی بۆ کرا و مزایدەی پێ لەسەر خەڵک کرا و سووادە و واتوانێت دووبارە و سێ بارە و سەد بارە دەستخۆشی لە بەڕێز دەلات تاڵەبانی بەڵێ کاک ئازاد بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش باوکیانەس لە پێنجوێن باوکیانەس فەرموو باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم گەلێک سپاس سپاس بۆ ئەوەی بەڕێز سەرەتا ڕخنە و گلەیەکی زۆر زۆرم هەیە لە خەڵکی دانیشتوانی پێنجێن بەڕاستی ئەم هەموو کەم و کورتیە هەیە یەک کەس پەیوەندی ناکا بە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەی ئێوە و تەلەڤیزیۆنەکانی تر ئێمە دەواازەی شارەکەمان کە داخلی شاری پێنجێنەبی شوێنی نیشتەجێبوون لە زمانی بەعەکس لە قۆمڕێژ کراوە هەتا ئێستا چەندین جار داوامان کردووە لە لایەنی بەرپرس نهاتوون بەدەم داواکاریەکەمانەوە لە قۆمڕێژە کاتی زمانی بەعەکس کە شەڕی عێراق و ئێران لە قۆمڕێژ کراوە ئێستاش نە ئەیەڵن بیکەینەوە نە بۆمان پاکەکەنەوە تو عریزەشمان داوە بە جەنابی قایم خان گەیاندومانەتە شوێنەکەی خۆی بەڵام دارانە بە کۆمپانیا ئێستا ئەمان ئەڵەن حکومەت دەڵێ لە دەسەڵاتی ئێمان نەماوە لە دەسەڵاتی کۆمپانیایە کۆمپانیاکەش کەم تەرخەمەوە 3 ساڵە نەهاتووە بەلایە جا داواکارین لە بەڕێستان لە تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتانەوە ئەم داواکاریەمان بۆ بگەینە شوێنی خۆی و بێن بە هانەمانەوە شوێنی نیشتەجێبوونە تا هەموو عەرزەکان تاپەیان هەیە تاپەمان کردووە سنەوەکە بۆمان پاکەنەوە ناوەتە بێڵن بیکەینەوە زۆر سپاسانە بەڵێ زۆر سپاس باوکیانەس بۆ سەرنجی تۆ ئیدریس لە سەنگە سەرەوە کاکی ئیدریس فەرموو کاکی ئیدریس ئەلێوە کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێز بەڵێ تقریبا 3 مانگە چاوەڕێی ئەو بەرنامەی دەکەم بۆ ماوەرناگیرێ زۆر سپاس دەکەم ئەگەر مندارم پێ بدەیت 2-3 قسە ئێمەش دای لەبوورینەکەین کە و مەرگەکانی بارەگاکان زۆر دای لەبوورینەکەین هەموو کات هەوڵ داوا وەرنەگیرەوە ئێستاش لە خزمەت داین بەو زۆر سپاس بەڵێ سەبارەت بە پێشمەرگەکانی لە خوناوچەکان بەڵێ
ئەوە 2 مانگە موچەما وەرنەگرتووە زیاتر لە 6 مانگ 7 مانگ دەبێت چەندین خۆ پێشاندانمان کرد چەندین جار داوامان کردە لەبەر پرسان کە موچەکەمان زیادکەن و قەرەبۆکەشمان دەنێ هەموو حیزبولایەنەکان قەرەبوویان وەرگرتووە تەنانەت بارەگاکانی پارتی ماوە لە هەموو سنوورەکان هەر دەڵێن ئەو مانگەینە ئەو مانگەی قەرەبۆکەتان دێنێ و موچەکەشتان بۆ زیاد دەکەین ئەوە 2 مانگە موچە تەنانەت موچەکەی خۆشمان کە 300,000 نامان دەنێ بۆ هۆکارەکە چییە هۆکارەکە چییە بەو شێوەیە ئەوەیە دەڵێن گەندەڵی لە حیمایەکانی مەسئولەکان هەیە و خەڵکیان زۆر نووسی و بۆمان یەکلا ناوێتەوە داواکارم لە بەڕێستان لەو شاشە بەڕێزەی کە بەرنامەشی تایبەتمان بۆ بکەن لەسەر بارەگاکانی پارتی لە خو ناوچەکان بەڵێ کاک کێدری سەرنجی تۆش گەیشت سپاس پێوەن دەکەت محەممەد لە چەمچەماڵەوە کاک محەممەد فەرموو سەرنجی بەڕێستان بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت بەڕێز وەڵام من لەسەر یەکەم بودجە ویستم قسەکەم بودجە بەڕاستی هەرچی ببێ و نەبێ بۆ خەڵک نییە ئەوە بەس شەڕەکەی بۆ خەڵکە لە هەر کاتێکا بیان هاواریان لێڵە سێوەڵێوە نەسەر جادەوە بەس شەڕەکەی بۆ خەڵکە بەڵام وەکو بودجە هیچی بۆ خەڵک نییەدا ئەویان ئەگەر هەر بۆ نمونە سەیری داهاتی ناوخۆش بکەیت بیان ڕۆژێ لە ڕۆژان ئەڵێن ئەوە ملیارێکی پارەی کارەبا یان ملیارێکی پارەی وەزارەتەکانی تر ئەمە هیچ نییە بەڵام بەنسبەت خاڵەترەوەی وەکو خەڵکی چەمچەماڵ وەکو قادرکەرێنەکان بە تایبەتی هەر کاتێک کاتی یادی ئەنفال بێ یان ئەو شتانە بێ دێن ئەڵێن واتان بۆکەین ئەمەتان بۆکەین بەڵام ئەگەر تەماشا بکەی لە 2091 باس ناکەم لە 2003ەوە کە بودجە لە عێراقەوە دێت لەو کاتێک بزانە ئەم گەڕەکانە دروست بووە لە 88 دروستی کردە و تێکەڵک ڕێژیشی کردەوە بەڵام تا ئێستاکە گەڕەکانمان فێن دەکراوە تا ئێستاکە لە قۆریزستانە ئەناڵێنین بەڵام پێم ناڵێن ئەم بودجەیانی تر بۆ چییە ئەمە لەلایەکی تر کە ئەڵێن بۆ نمونە کەسێک خانوویە دەکا ئەڕۆیس یەک هینێکی تجارە بینایەکەکەی لەوێ ئەڵێ ئەمە 450,000 500,000 بێرە ئەمە حەقی کارەبا و حەقی ئاو و حەقی ڕاکێشتنیەمان ئەی باشە حکومەت ئەمەشمان لێ ئەسێنێ ئەی بۆ گیری ناکا بەڵێ کاک محەممەد ئەگەر پارەکە وەرە بێ گیر و ئاو و کارەباکە دروستیکەن هەلە پارەکەی خۆمان دروستیکەن ناڵێن بە بودجە بۆمان بکەن بەڵێ سپاس پێوەن دەکەت بەڵێ سیروان لە بازیان کاک سیروان فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت وەڵام منەوەی هەم بێ تەنها لەسەر با بڵێن دکتۆر و کەرتی تەندروستیە بەعام لە ڕاستیدا جێداخە کە ئەبینی دکتۆرەکانمان بە زۆری ناڕین هەمووی ئەوەی کە هەبێ تەنها لایەنە مادیەکایە ینی ڕەچاوە کرێ دەبینی لە عیادەکانیان زۆر تەبیعیە هەتاوەکو کاتژمێر نۆی شەو بێ دەی شەو بێدانیشن خەڵک ببینن بەڵام دەوامە ئاسایەکی خۆیان لە نەخۆشخانەکان زۆر بە کەم تەرخەمی دەکرێت بۆیە حەقا داواکارم لە وەزارەتی تەندروستی چاوێک بەو ئیشانە بخشینیتەوە و نەخۆشخانەکان بەعام دکتۆرەکان وا لێ بکرێن جانی ئینسانی و مرۆڤایەتیش پەیڕەو بکرێ جێداخە هەندێک نەخۆشخانە دەبینی ینی جیهازێکی سونەر چییە ئەگەر بکردرێ و جیهازە دەبینی نایکردن یان هەیە و پێی ناکەن بەڵام هەمان دکتۆر لە دەرەوە دەبینی دەچێت 100 بۆ 150 کەس فەحز دەکا لە 15,000 و 10,000 دینار یعنی ناکرێت ئەی ناشکرێ داهاتی شخصیش بەو شێوەیە دەخلی فەردیش زیاد کات چونکە تەئسیری لەسەر کۆمەڵگا هەیە بۆیە حکوومەت بەڕاستیم بە تایبەت وزارەتی تەندروستی لەو ڕۆبەکەم دەرخەم دەزانم کە ناکاتە ئەوەی دکتۆرەکان تەقویە بکات دەوامی خۆیان زەبتکەن و نەخۆشخانەکان ئیهمال نەکرێ بەڵام بداخەوە ئەمڕۆ هەمووی بوو بە مادە من پێم وانییە دکتۆرە بێ لایەنی مرۆڤایەتیەکەی پێش مادەکە بێ بەڵام بۆ مرۆڤایەتێکە سفر بێ و هەمووی مادە بێ ینی با هیچ نەبێت نیوە بە نیوەیەک بێت بۆیە لە ڕی بەرنامە ڕێزەکەتانەوە لە ڕێگەی کناڵتوانەکەتانەوە داوا لە حکوومەت دەکەم بە تایبەت لە وەزارەتی تەندروستی ینی جیهازی سۆنەر و هەندێک جیهازی فەحس هەیە
زۆر زۆر طبیعیە گەر بیکڕێ لە مستشفاکان دای بنێ ئەنی خەڵک بۆ بەڵێ هەر کای بەردەم. سیروان بەڵێ سەرنجی تۆ گەیشت گەلێک سپاس سەلار لە کەرکووکەوە کای سەلا فەرموو الو كاتب واس هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لەکەم سپاس بوو تۆ والله کاکە هەکارە منە بێ باسی تاکسازی بکەم لە وڵاتی ئێمەدا ئاها فەرموو ئێمە کاتێک کە داوای ملەتی ئێمە داوای تاکسازیەکە ئایا تاکسازی لە عەقلی خۆیدا دەکا لە پێشدا من ئەوە بدوێ ئایا ئەو تاکسازیم دوێ گەنج وڵاتی ئێمە ئێستش من چۆن داوای تاکسازی بکەم گەنج وڵاتی ئێمە ئێستش شتێکە خوا پاشماوەی دەستی پێرا سەزارەکە بەڵێ من چۆن داوای تاکسازی بکەم ملەتەکەم ئەوەنە بێڕەوشتە لێ پەیکەناتێک نێو دەدا تێدەگەی بە نسبەتی ژانیشتەوە بڕا ناکەم ژان ئەوە قورس بێەوە ئەم بەرپرسانەوە هەندێک کردووە ئینشتاین دەڵێ هەموو ئەحمەقێک دەتوانێت شتەکان کێشەکان خۆڵ بکاتەوە بەڵام پێویستت بە عەبقەریەکە بۆی پێچوانەوەی بکاتەوە اینجا وڵاتی ئێمەش کۆمەڵی ئەحمەق حکومێکە من لە وڵاتێکی دۆڵەمەند دەژم پێویستە عەقڵم دۆڵەمەند بێ بۆی ئەو ئەحمەقانە لەسەر حکم لابەری تێدەگەی بە نسبەتی کاکە تازەباری شۆ دێ پاپەشتی حکومەتێکە لە ڕێی کەناڕەکەی ئێوەوە ئایا من پێی دەڵێم کاک بەها تۆ دەزانی لە شارەکەی تۆ ڕۆژانە 700,000 بەرمیل نەوت دەردەچێ ئایا قەت بیستوتە بگەڕێ بزانە ئەو پارەی بۆ چۆ ئەڕوا ئایا ئەو کۆمپانیا بچووکەی لەسەر ڕێگەی ڕەشادە لە دەستی چەپە ئەیبینی کە تۆ ئازای معمەلی نانەقەیسیە ئەوە توانای هێوەی هەیە غازی هەمووی عێراق بدا بەڵێ کایک سالار بەڵێ زۆر سپاس بۆ سەرنجی بەرەسان هونار لە بەردەڕاش کایک هونەر فەرموو کایک هونەرەگە دەنگی تەلەڤیزیۆنت کەسکەی السلام عليكم. عليكم السلام تکایە دەنگی تەلەڤیزیۆن کەسکەی بۆ خزمەتی تو باشە بکە السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باشي برز ئەس باشم سپاس کاکە سەبارەت بە گەڕێکێک لە گەڕەکی بەردەڕەش قسە دەکەین گەڕەکی عەسەبسی بەڵێ کای هونەر ئەگەر تو لە ڕێی تێلەفۆنەوە جێ لەمە بگیت تکایە بەرەزان گەڵێجا دووبارەکەینەوە ئەو کاتەوە پەیوەندیەکەن دەنگی تەلەڤیزیۆنەکە کچکەن هەر لە تەلەڤیزیۆنەکە دوورکەونەوە بۆ ئێمە باشە من ئێستا لەوانەیە کێشەی تەکنیکیە بێ وەکو پێویست جێم لە تو نەبێ کای هونەر ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکەی لە خزمەتم فەرموو باشە کاکەوە هیدیم کرد مەسەلەی گەڕەکی عەسەبسی 2000 ماڵە ئەوە چەند ساڵە دەڵێن لۆتان تاپۆ دەکەنیان گەڕەکەکانتان لۆ کردتاڵ دەکەین ئەوە تقریبا ماوەی 4 مانگە تا 5 مانگە خەمیان خراپ کردی و هیچ دەستکاریش نەکرایە نازانم کێشەکە چییە بە دوواداچوونیان کێشەتان کردووە بەخوای بە دوواداچوون چێەوە چەند جاران بە قایمەکان برێ قایمەکان برێ کاتە چا دەکەین و وعدیشی دایە شێخە ئەو قایمەکانیان دەرێ وعدیشی دایە على اساس زۆرمان چای بکەن بەس کا چاکردەکە وەختی انتخابات بێتن هەمویان بەعامەتەنەوە ڕوو لێن دەرێ دەکەن بەس کە وەختی انتخابات خلاص دەبین کەس نازانی گەڕەکی عەسەبسی هەیە یانە واتە ئێستا دەێنە پێوتیناوە بەڵێ کای هونەر بەڵێ لە تۆزی عوانەوە نییە و دوستانانیشە بە قوڕ عوانەوە نییە بەڵێ وادارین سەرنجی تۆ بۆ بەرپرسانی ئیدارەی بەردەڕاش گەیشت بێگەرەکەوە بۆ بەم شێوەیە تا ئێستا ژارەسەری ڕەوشەکەتان نەکراوە سپاس مستەفا لە باژارێ دووکێ کاک مستەفا کەرەمکە سەرچاوا باشی برا ئەم باشین سپاس کەرەمکە برا تەوەرەوە بەکیریەمانە بەڵێ بەڵێ برا ئەس پرسیارێکی گەم بەسوین عاجز نابن هەم خزمەت داینە هەم قەت عاجز نابن بەری دوو ڕۆژەوە لقات ئەوی دیکرد ئەوی دیکتاتوری حسين شارستاني هيك حسين شارستاني شريف بو بحسي اودينات كده اوديان پسند کنن آبغاز بوچی پسند نکرد بوچی او نفتش بصره و بغداد قچاقی بتا ایرانه بوچی این برسواوی سای نادن کای مصطفى ما پێ باشە هیچ کەسێک تەشیر لەوی شاشەی هیچ کەسێکی نێتەکردن هیچ کەسێکی نە عەرەب نە کورد نە هیچ کەسێکی ئەو مستەفاش ببڕێژی کای مستەفا بلا دەرگێن ئارتیڤە کردە ئەم خزمەتە بەرسفدانە بەرپرسێ نەرێما کوردستانی ژینە وەزیرێ سامانی سروشتیە لەبەر بەرپرسێ نەرێما کوردستانی هەیە ئەو ژی بڵابێن وەکووان ببێت ئەو گەربالگابن بڵە بەرسەبە شارستانی بدەم خزمەت داینە بەێ
بعد اللقاء كثير كانوا عندي برسبويدن هكا او دكتاتور نبا مالكي دكتاتور نبا بحثي خاص وناصرات كلا شش سال بيت از تصنتم او مالكي ايراني طابعي ايراني او محمود احمدي نجات خوريتن او دكتاتوره بله كاك مصطفى جالس باش سرنجاتا سروكي جيب كسرمان تلفزيون او دكتاتوره بله کاک مصطفى او سرنجاتای تو آزادی چا سرنجا خو در بری لی برزان بوی سرنجا باشتر بگا ام مپ باشه بی تشهیر کردن تلویزیون ما تلویزیون که آزاده ام زانیاریان لسرگو هر بویرو پیشاته که بلاو دکین درگه مفکریو ام جی حتی داخاز دکین گله جارما داخاز کریه او هونجی لوی برنامه داخاز کن بر پرسن ارما کردستان سروک ارما کردستان آلین پیوندیدار کو سیستم وی ولاتی پریو دبن او جی بهن سر اکرانن ما مینا بر پرسن بلندن عراق اوانجی لسر ویراوشی وکریزه کوما سیستم وی ولاتی دا تیتا پریو برن سرنجا خو بدن ام حس کن بین جبرکو بینرجی وسط خوازه کو برسوانجی هبه گلو بونهن اوه لجمان دمینه بونهن بله گوران لشاری سلیمانی که گوران فرمو هاي قران كاي قران جرا كاي قران هو بزنم برحال سپاس با يسمع هر خوش اگر پید باج بسرنجی خوش در بروی بشه که ازاد كاي قران جله منه نما كاي قران اما كنال که ازادین گله ایمانیه و اشکالش مانیه لگله و سروده تو دانوا همو کسی ازانی چ سروده که رزمانه ابو سروده کشی با او حزب او خباتشی که او سروده لسر دانوا رزمانه ابو توش به من باج بو خوشت قصه خوب که بو پر ازادی بلام حیف قصه نکرد بله همل شاری سلیمانی که همن بله برای جان این امکاناتان باشه مسراوی تان لگران بله که سراوی خوشحال بون بله فرمو بله زور سپاس براسي من طبعا بحكم هيك تورك كراوي امر حزكم براسي لسر بوجق قسمكم بله طبعا ببردامي بيوديا كم برجع نزانين شلون كاكا براني اوبوزيسيون كاكا براسي امانه لو ماوي سيروجا سيركي طبعا مناقشه بوجد سي فكردوا او انا كاكا هيك كسي قسمك يعني هيك كسي لفراكسيوني كردستاني كاكا باع وكاتبا مناقشه كبكره باع يتربع باقفتوگو كان بكري تا دروجي تربيه تا بنز روجي تربيه بلام كاك اما نالن هيش كاس يقصب كان دي سنه وديوني لسان كردو بتفلي عنك كاك دواكم طبعا اول رخني اواغن كاش مانغا بوجد واكوتو باشا كاك خو ما خطا حكومتي هرمني برجان اما خطا حكومتي اي كاك من املاته چه بريوا با مادام خطا حكومتيه که دزگاه تنفيذيه مياسكن و املاته مي بدس يو بريوا با اي خطا چه برجان فرمو لا انا برجان كاكجان ابي امر رخنا لحكومتي عراق بقرين ابي اما همومان طبعا اما بهمو حزب كانوا بيكيتي وببارتي وبغورانوا ابي اما تجي حكومتي عراق بوصينوا بەڵام ئەوە بۆجا مەسەلەی بۆجا پرسێکی ناوخۆی یاریمی کوردستانە بۆجێ عێراق پەسەند کراوە بەش یاریمی کوردستانیش لێ دەستنیشان کراوە تەزدیق کراوە بەڵام باس لەوای کرێت ئەمە بوو چەندین مانگە بۆجا لە یاریمی کوردستان دواکەوتووە پێت وایە بوو دواکەوتووە ئەس سەبەبێکە چییە ئەگەر نیقاشیش لەسەر پرسێکی واگرین لە پەرلەمانی کوردستان بکرێت بەڕای تو ئەمە چییە ئایا ئەمە چی ئەگەێنێت ئایا زیندویەتی پەرلەمان ئەگەێنێت لەو نیقاشە گەرم و گۆڕە لەسەر پەرلەمان کە ئەمڕۆژ ڕۆژەی نییە بەڵام پەرلەمان بەردەوامە لەسەر نیقاشکردنی پرۆژە یاسای بودجە پێت وایە ئەمە بوو بله كاك سراوي بله برجع بله طبعا سكا جوانا بلام كاك خو مجله مازنيه بون ولا بغاو بيهني بو سليماني كاك اما طبعا سيره كبرلماني كل سال بشوا بوا طبعا خلق كرخنا لو اجلي كاك جانا مكشكي بغاو هي اما رجعت عليكم ام بخم علم هرما جنبار رزي حكومتي هرم بقري اما هر حكومتي هرم بكلكي اما بله كاك من بله سپاس بيندكات باوكي راس للشاري كركوك بله ئەم کاتت باش هەموو کاتێکت ئەوێ لەسەر ئەو تەوەرە قسەکەم بوونی بارەگا لەو شوێنانەی کە دانیشتوان ینی مەنتیقەی سەکەنی یعنی چۆن ئەبێت مەسەن بارەگای حیزبێک لە شوێنێشێک بێت کەوا خەڵکی دانیشتوانی لێیە ئایا ئەمە نابێتە مەترسی بۆ ئەو خەڵکە یعنی بەتایبەتی لە کەرکووک ینی ئێوە وەزعی ئەمنی کەرکووک شاکەزانە ئەی بارگای دێتە شوێنێک ڕاستوی چەپی پێشی پشتی هەمووی خەڵکە هەمووی ماڵە مناڵە خەڵک ئەڕوا دێ ئەنی ئەو بارگایت تا چەندێ شەرعیە لەوێ بێت قەت نمونەیەوە هەبووە کاکی باوکی ئاراس قەت نمونەیەوە هەبووە جارێک لە بەیهۆی ئەو بارەگاکانە
کێشە بۆ خەڵی دروست بێ خەڵی زەرانمان بێ بەڵێ تەقینەوە بوو بەسایە و بارگایەوە خەڵک کوژرا و خەڵک بریندار بوو ئێستاکە ئێمە لە گەڕەشێکین لە گەڕەکەەکانی تەپە بارگایەکی بڵی مەقڕێکی پارتی لێیە پاشمە پرسیارەکەم ئەو کەسانی لەو شوێنە دەوام ئەکەن ئەوانە ئەگەر چین موظفن چین بۆ موظف نین چەکداری حیزبن یعنی ئەو چەکداری حیزب لێ ئیشی چییە بۆچی ئاسۆتەوێ یعنی بۆی خەڵکی کەسب بکەن من پرسیارەکەم ئیشی ئەو بارگای چییە لەو شوێنە یعنی هەتا وەختی خۆشی حیزبی بەعز بارگای نەبوو لە ناوچە مەتەقەی سەکەنی فەرخای حیزبی هەبوو لە شوێنێکەوە بەجیا بوو لە ناو خەڵکییان نەبوو ناو خەڵکی چۆن ئەبێ ناو خەڵکی مەقەڕێکی حیزبی بێ بۆ ئەوەی خەڵکی کەسب بکەن ئەگە بۆ ئەوە بێ بەخوا بەوە خەڵکی لە خۆیان دوورەکەەوە نەک نزیکەکەنەوە یعنی ئەمە زەرەر لە خەڵکە چونکو ئەو کەسی ئەو چەکەی هەڵگرتووە چەکەکەی چێ هی مۆڵەتی پێدا ئەو چەکە هەڵگرت ئەو چەکەی بۆچی هەڵگرتووە بۆی خەڵکی پارێدەیە بۆی حیزبەکەی یعنی ئەمە شتێکی زۆر ناشارستانی و بەڵێ باوکێ ئاراست لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش حەسەن لە فەلوجە کاک حەسەن فەرموو ئەم کاتە باش بەڕێز هەموو کاتێکت ئەحوال ئەمن باشم سپاس فەرموو ئەمما کاتە بەڕێز بەڵێ ئەلۆ کاک حەسەن جێم لێتە فەرموو بە نسبەت ئەو لێدوانە و ئەو بەڕاستی دوێنێ لە نارتی بۆ حەسەن شارستانی بەڵێ ئەو ڕوو دەکە حريمي كردستان نود بقساق دبات دست بله ما بري ما لما تقيس بنفس الحالات نود بنا دروي عراق او ايش بقساق هريفو بوري خوانه يا بوري خاص كذبات وانا ناكر بله هو تو بس تمام بله دروست برای بريزم نمونه زيادة هي لسر وكاك حسن والله تيبيني ما لسه ما حد كاين لسر ئێمەش پێمان باشە بەرپرسانی وەزارەتی سامانە سروشتەکان لە کوردستان بێن بە شێوەیەکی زۆر ئاشکرا لەسەر ئەم شاشە بەرسیوی سیارسان بدەن ممنون ڕۆژ باش زۆر سپاس تاها لە کەرکووکەوە کاک تا فەرموو ئەلو ئێوارە باش بەڕێزم باشتر بۆ تۆ زۆر سپاس سەرەتا وەک وەڵامێک بۆ باوکی کاگاراست براکەم نازم گوایە من تەوەرەکەم لەسەرەوە و بە حەزەکەم وەڵامێکی بۆمەوە ئایا کفرە ئاڵای زەر هەڵدرێت لە ناو کەرکووکە ئایا لە هەموو حیزبەکان تر عادەتە لێمە عیبرەتە بڵین وەکو حیزب پارتی ئایا بچای بە ئاڵای زەردان با کەسک و مۆر و شین و قاوەی دەرچی لە ناو شارە ئەو پارتیش یەکەم کەسە پێش دەسەریەکە و بەڵام وا بزانم ئەم خەڵکە دوو لە ڕوو جەنابەت هەنێکی چای بە ئاڵای زەردا هەڵ نایە بەڵام ئاڵای زەرد حتى لەبان سەریانە بێ پێشیان نەخۆشە کاتا ڕێزمان هەیە بۆ ئینتیمای بەڕێستان بەڵام پێدا بە شێوەیەکی گشتیە کە ڕێما قسە بکەن لەسەر هەموو لایەنە سیاسەکان پێت وایە کە ئەمە شتێکی تەندروستە بارەگای حەزبی لە ناو گەرەکەکانە لە ناو خەڵکە بە شێوەیەکی گشتی لە کوردستان ئەمە دیاردەیەکە لە هەموو شار و سەرۆکیەکانی کوردستان هەیە پێت وایە ئەمە دیاردەیەکی باش بێ والله خوي عادة خوي اشتكى عادة تك خوي مش هم حزبش بدل بەڵام ئەو عادەتە باشە ئەو عادەتە شتێکی پێویستە بەڕای تۆ شتێکی گونجاوە پێم باشە ئەگەر حیزبەکان دەست بەشکاریکەن پارتیش هاینە هەمان هەڵوێسێ بێ یعنی پارتی چییە بڕاتە پەرێز و ئەمان لەناو شارە حیزباتی خوام کە نەویش ناوێ بەنسبەت دینێک شەو برا جوانەکەم ئەمێ لەسەر ئەم کەناڵیەوە بڕۆم هەنێ زەحمە نەبێ بەنسبەت خۆتان و هەواداران لایەنگرانی خۆشتان ئەڵێن کاکەم لایەنگران و هەوادارمان نییە ئێمە لایەنێکی سیاسی نینە ئێمە بینەری بەڕێزی وەکو خۆتان ئەڵێ کەناڵێکی ئازای سەر بەڵام وەکوونی بزانم ئاگدار بم لە هەواڵەکانی جۆم لە کاکاروان ساڵح ئەندای پەرلەمانی گۆڕان دەست لە کارکێشەی سەر وەکو بێلانی هینێکی کرد لە بەرنامەی باڕاشکاویە بەرنامێکی کرد بۆ دانەبەزی هۆی چیە و هیوادارن ئەو وەیە بزانین و هیوادارین بەم زۆنش دابەزێ بەڵێ بەتاکیت سەرنجی تۆش بۆ پێشکەشکاری بەرنامەکە ئەستاوی بەرنامەکە گەێنم بۆ نەدابەزی وەکو توالێ بەسەر چاوەکایتە سپاس عزیز لە چەمچەماڵ کاک عزیز فەرموو سلام دەم باش دەم باشتر سلام جان دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم هیوای سەرکەوتنێ بۆ خوازن زۆر سپاس ڕۆخسەت پرسیارە بکەم گەلێک پرسیار بکە فەرموو پێت وایە لەم وڵاتی ئێمە کاربەدەست بەرپرس گوێ لەم تەلەڤیزیۆنانە ئەگرن و دراسی ئەم وەسعاکەن ئێمەشە کۆ ڕۆژنەمانووسی پرسیار لێکەوە کۆڵەتی کەریمی کوردستان بە تایبەتیان بەرنامەیە کە لە هەموو ناوچەکانی کوردستان لە خانەقین تازاخۆ لە دەرەوەی وڵات گەلێک جار پەیوەندی دێ لەسەر کۆی سیستەمی ژیان لە کوردستانە خەڵک پەیوەندیە کە سەرنجی خۆی دەرە ببرێ پێت وایە ئەگەر بەرپرس ئەگەر یەک نمونە ئەم بەرنامەی خۆمان بێت کە زیاتر ڕای جادەی کوردستانی بزانن پێت وایە ئەگەر جێ بگرن چەند ئیسیفادەی خۆیان تایە کە بتوانن ئیشی لەسەر بکەن ئانەکەر جێرێ نەگرن چەند ئیسیفادەی تایە پێم وایە لە هەموو عالەم
سەیدە بەرنامەکەتان بەرنامەیەکی باشە دەرگایەکە بۆ هەموو شتێکی باش پێم وایە مخابرات هەموو عالەم لە هەموو وڵاتێکە پارەی گەورە ئەدا پارەی مەزنەدا بۆ ئەوەی معلومات وەرگێ ئیسلام معلوماتانە وەرەگرن لەم وڵاتی ئێمە بەرپرسی وڵاتانی ئێمە سەرنج بدەن جواب بگرن دراسی وەسعەکان گەرم بزن بەرەو کێوە چێ لەبەرەوەی کورد دەڵێ گرێ کوێرە هەر لەسەر گرێ کوێرە بێ خراپە بێ ئەگەر بێت و بکرێتەوە چاکترە بێ اینجا هەدەفمە بوو لە پرسیارەکەما من کێشەیەکم چەند ساڵە لە زمان حیزبی بەعسەوە هەمە بەڵێن تووشم بۆ تاکو ئێستا ئەو قەرارە بەسەر منە تەثبیت بووە پاش بەڵێن 22 ساڵ دەوڵەتی کوردی حکوومەت و پارلەمان ئێمە داواکەن لە ساڵدارانی کورد باڵێن قەراری زمانی سەدام نەمێنێت تا ئێستا من وەکو ماڵم هەیە بە قەراری زمانی سەدام زۆد کراوە سەرۆکی شارەوانیە لە حەقی خۆتە بووە بۆ نمونە مدیری نەخشەداران لە سلێمانی هەڵە حەق بەیەوە من لەم بەڕێم بەرنامە بەڕێزەیەوە داوا لە وەزیری گەشت و گوزارەکەم بەم کێشەیەوە بچێ هەر من نیم دایان وەک منە لەم شارە اینجا ئەگەر ئەگرێت کە جۆرە سکاڵایە بگرێ و باڵێ کاک عەزیز وەکو وڵاتێکی چەمچەمال پرسکێشەیەکت هیوادارین ئەو بەڕێزانەی کە تۆ باست کردووە جێ لە سەرنجی تۆ بگرێنەوە وەکو پێویستیش بەرسەویان نەبێت سوپاس ئەردەڵان لە هەولێر کاکی ئەردەڵان فەرموو ئەو کاتەت باش برای گەورم هەموو کاتێکت کاکە بەنسبەت کێشەی بودجە پەسەند نەکردنی هێشتان پەسەند نەکرایە مەبلەغەکی زۆر وەکو هەمووان دەزانین زانیارەمان پێگەیشتە مەبلەغەکی زۆر دیار نێزارێ وایە لە پەرلەمانە شتی وا ئەڵێن پەرلەمانتارەکان ئەڵێن چاودێرەکان ئەڵێن بەڵێ برام پێش 2 ڕۆژ 3 ڕۆژ دانیشتنیان کرد وەکو بێیانی چۆن شتی بێمانەیان بازە کرد دژە تیرۆ زۆر پێویستە باسە لەوەیە کە دیژە تیرۆ لادەنیاننا وا بوو باشە دیژە تیرۆ سڕێ لە قسە لە سەدەکان لە سەدادەنیشە نازانم شتی پێویستترە هەیە باسی بکەن وەکو زۆر شتیان قەتع کردێ زۆر شت بەتەمانە پێشتر هەبوو بەتەمانە نەیکەن وەکو سلفەی عەقارات ئەگەری هەیە کەمیکەنەوە سلفەی زەواج ئەگەری هەیە نەدەن زۆر شتی کە پێویستە وەکو گەنجانی چاندۆ نەکردن جارە بۆم باسی ئەوەی دەکەن دژە تیرۆلاسی یان نا یان دەزانین گووە ڕۆژەکە لە پەرلەمان باسی ئەو شتێکەکەن وەکو بڵێ چۆن داچی گەورە زۆر ئاوی دەگری بچوت کەمی دەگری ئەو شتە بێمانایانە باز دەکەم بەڕاستی بەڵێ کاک ئەردەڵان لە بۆ ملەتی کورد بەڵێ سوپاس پەیوەندیەکەتەوە کۆی مازانی بە پێزانیاریەکانی ئێمە وەزیری ئێدارایی وتیەتی کە بۆ سلفەی زەواج و سلفەی عەقار بێگومانەکە خۆی ئەمێنێتەوە هەر ئەدرێشێکەوە ئەوان ئاڵێن بە پێزانیاریەکان ئاکۆ لە قەزای سۆران کاکە فەرموو ئێوارەت باش ئێوار باشتر بووتە کەرم کرد دەبێت لەسەر وەزارەتی پەروەردە قسە بکەم بەڵێ لەسەر وەزارەتی پەروەردە بەڵێ کاکە فەرموو هەر چیتەوێ باس کرد قوتابی خوێندکارانی پۆلی شەشەمی ئامادەیی کە داخل نەکراون لە کولی یەکەم ئایا لە کولی دووەم داخل دەکرێن ناکە بەرنامەک لەسەوە بکەن زۆر مەمنونین تاکو ئێستا چارەنووسیمان پێویست ناکە وارکی ئێمەیە بە دواداچوونی کێشەکانتان وەکو وارکی خۆمانی ڕۆژنامەنووسی بکەن کاکێکۆ لە خزمەت داین سەرنجی تۆ گەیشت زۆر سپاس بارێزان پشتی بێ ناوبەرێ ئەم لەسەر تەوارێ ڤەکیری بێگومان و وەرگرتنا سەرنجی نوێ خزمەتەوە داینە جاردن سەڵاف هێژان لە پەیجێن ئارتێ لەسەر تۆرێ کۆمەڵاتی گۆڕان عەبدوڵڵا ئەنووسێ گۆڕان عەبدوڵڵا بێگومان لە دانیمارکەوە ئاڵێ پێم خۆشە سەبارەت بەو هەراشانەیەکی کەراوەتە سەر کەناڵە خۆشەویستەکەی نالیا دەستخۆشی لە ئاڵوێسی بەرپرسانی نالیا یەکەمەوە هیوادارم ئەو دیکتاتۆرە ناڕۆشنبیریانە بدەن بە دادگای یاخۆناویان لە میدیەکان بڵاو بکرێتەوە سوپاس بۆ سەرنجی بەڕێستانی شەروەها بەیان تاڕۆ ئاڵێ دوێنێ باسی زمانی کوردی کرا من تاوانەکە دەخەمە سوی حکوومەتی هەرێم و حزبە کوردیەکان و پەرلەمان کە پێویستە حکوومەتی هەرێم بایەق بە زمانی کوردی لە ناو بازار و سەرکار و خوێندنگەکان بدا هەروەها شەهرام سولەیمانی ئەڵێ بەڕاستی هاوڕێیان کەی تەعینات دەست پێ دەکات و ئەبوو ساڵێکە تەخەڕوجم کردووە و خەریکە شێت دەبم و لە ماڵەوە هیوادارین زۆر تەعینا بکرێتەوە بۆ ئەی جەنابیشت تەعین بیت و ئیتر لەو کێشەی بێکاری ڕزگار بێ هەروەها تەنیا کفریش ئەنووسێ ئەوە باسی ئەو ڕێگای کفری کەلارە بکەم نازانم بچی تاکو ئێستا ئاورێکەی لێ نەدراوەتەوە چونکە بووتە ڕێگای مەرگ بەڵێ بەڵێ هێژان لەسەر تەواری ڤەکیری کاک عەبدوڵڵا ئەس بۆوەرم لە باژارە دووکیت گەلمێ بابزانی سەرنجاوی چاوایە بەڵێ مرحبا سەرچاوە من سەر حسێن شارستانی
انسانك فارس هم همین زاني بس يش حسين شقستاني بيشتت وعمري وخرب جاشاتي بري جلال طلباني وحتى ببورا كاك عبد الله ببورا مرزيد بامو كسك هي والله ببورا اساس ناكم تشهير بكي كاك عبد الله تو آزادي سرنجا خاني شام داي بس في برنامج دا هيفيدارم بي تشهيرو بين افزراندن تو حسین شهرستانی آتیا هفتی فارسه که و کتو ناسنامه بو دست نشان دی که استزانم سرنجا خوا گوتیه بیت برانبرجی درگه وکریه بلا بین برسی ببدن لی تشهیر کرن از بوارم اسلوب بینر هجای کردینی نه تشهیر نه که فرمو کردم که سرنجا خوا نشان ده زانم جلال طلبانی بخیره جناب سروکی نبا او یک روز رئیس ند بول بغداد یک روز بتنیشی بس عمري خب جاشاتي بلي ببورا كاك عبد الله من دوباره رك داتا جارا قدنجي سر سالنجا خو توی بردام بي برزان هیچ کس بنیاد في برنامه دا تشهيري بكت جبركو تشهير اف برنامه تشهير نينا تكايا برنامه ويا كبشوي كي جوان سرنجا خو نشان بدن جبوكو سرنجا بگهيت جه خو كاك عبد الله من هیویت خواست بجانتر سرنجا خو نشان بده لی به ویرانگی بسر کردن کردان همو بی جیاوازی لاو پری چه باو پری راس او پری علمانی باو پری نتوایی باو پری اسلامی مرسه یبو باله بختیار لشاری سلیمانی که بختیار فرمو کاتو باش برزم همو کاته کت زۆر سپاس بۆ تەوەرەکەتان بەڕاستی بەرنامەیەکی زۆر جوان و کراوەتان هەیە دەستخۆشی لێ بەڕێستان و ستافی بەرنامەکەتان ئەەکەم سپاس بەڕاستی لەسەر دووتەوە قساکەم ئەگەر بواری برای خۆت بدەیت لە خزمەتدان کایکە فەرموو برای عزیزی منی زۆر سپاس دووبارە دەستخۆشی لە بەرنامەکەتان ئەەکەم بەرنامەیەکی زۆر کراوە و جوان و ڕێکوتێکە ڕێزمەیە بۆ برادەرێک کە پێشوەخت پەیوەندی بە بەڕێستانەوە کرد لەسەر بارەگاکانی پارتی قسەی کرد لەسەر کەرکووک بارەگای حیزبی بارەگایەکی زۆر ئاساییە لە هەر کوچەیەکە بکرێت ئێمە لە سەردەمی بەعسا ناژین تاکو نەتوانین بارەگایەکی حیزبی لە کۆڵانەکە یا لە گەڕەکێکە یا کۆمیتەیەک یا مەڵبەند یا لەقێک نەتوانین دابنین ئەو خەڵکانەی کە لە چوادەوری بارەگای لەقەکان و ناوچەکانن هەمووی خەڵکی هەرێمی کوردستانن خەڵکی ئەم کوردستانن هەمووی کوڕی ئەم میلەتەن ڕێزمێ بۆ برادەرەکە ئەو بەڵێ کای بەختیار ئێمەش ڕێزمانەیە بۆ سەرنجی بەڕێستان سوپاس ئاری لە شاری سلێمانی کایکاری فەرموو چاوەڕ لای بەڕێزم ئەم باشین گەلێک سوپاس باشن زۆر ساڵی پرسیارێک مێ بۆ حکومەتی هەرێم بەڵێ فەرموو والله من لە کارمەندی ئاسایشم ینی حەو مانگە شاوەڕی 100,000 ئەمانۆمانمە پێکەن ینی هەرکە هەفتە دەوامەکەین ئەڵێ یەکشەمە پارەکادرێت دووشەمە پارەکادرێت و لە کاتێکە کە ئەم پارەیە بڕا بڕینە 100,000 کارمەندی ئاسایشی ئاگادار نەبووە بەڵێ کایکاری کارمەندانی هەولێر بڵین کارمەندانی ئاسایشی هەولێر پارەکە سەر دەکرێت و ئێستا پێمانەوەن یەکشەمە دووشەمە پارەکادرێت باشە بۆ لە کاتێکە کە ئاسایشی هەولێر وەکو ئێمە موچە وەرەگرن ئەوان پارەکە وەرئەگرن لە کاتێک ئاسایشی سلێمانی کەسەر بەیشێتیە ئەم هەفتەی تێکە نانی نازانم پێم سەیرە بۆ لە کاتێک کە ئیبڕەن لەسەر جێبەجێ ئەکرێت بەڵێ کایکاری بەڵێ هیوادارین سەرنجی تۆ بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان گەشتی بێ لەسەر ئەو ڕەوشەی بوو لە هەولێر سەرفەکریان پارەی کارمەندانی ئاسایشە کۆتواڵێ لە سلێمانینە هیوادارین سەرنجی تو گەشت بێ کاروان هەر لە شاری سلێمانی کایکە کاروان فەرموو ئەم کاتت باش بەڕێزم هەموو کاتێکت سەبارەت بە ئەم قەیرانی ئیمڕۆی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەی زۆرم پێ سێرە هەندێک کەس هەیە پێیان وایە ئەمە کێشەیەکی شەخسی بینی مەسعود بەرزانی و سەرۆکی حکومەت مالیکیە بەڵام بەداخەوە ئەوەی لە ڕابردووە بوو ئەوە دەرەنجامی ئەو هەموو پێشێرکاریە بوو کە مالیکی بەرامبەر بە خەڵکی کوردستان کردوێتی هەر لە
پێشێلکردنی دەستور هەتا دەگا بەوەی کە لە ناوچەدا بڕێنراوەکان وەک خانەقین و جەلەولا کە ماڵە کوردەکانیان دەرەکرد و تعریبیان نەکردنەوە و خەڵکی کوردیان نەکوشت تا هێزی پێشمەرگە نێردا بۆ ئەوێ دوجار ئاگاداری پێشمەرگەی کردەوە کە نابێ بچنەوە سنوورانە ئەوە سەرۆک مەسعود بەرزانی بوو کە خۆی چووە کەرکووک ئەو پەیامەی ئاراستەی مالیکی کردەوە کە نەگەر هێزی پێشمەرگە ئەوە ئەگەر بکرێ خۆشمانی لە ناوچەدا بڕاوەکان ئەم ناوچانە ناوچەی کوردین و داگرتنی ئاڵای کوردستانە بۆایە هەستی هەموو کوردێکی ببووزاندایە کە مالیکی داوای کرد لە ناوچەدا بڕێنراوەکان ئاڵای کوردستان دابگرن بەڵام بەداخەوە ئیمڕۆ کۆمەڵێ خەڵکی لە ناو هەرێمی کوردستان چ ڕۆژنامە نووس چ کۆمەڵێ خەڵکی لایەنە سیاسەکانی تر چونکە سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی نەتەوایەتی هەیە ئەیانەوێت لەو پەیامە پیرۆزەی کەم بکەنەوە پاڵپشتی مالیکیەکەن و ئەیانەوێت مالیکی لەو پۆستەی بمێنێتەوە کە کەسێکە بەرەو دیکتاتۆریە دەڕوا وێنای سەدام حوسێن بکاتەوە جارێکی تر کوردستان داگیر بکاتەوە بەڵێ کاک لە عێراقدا دروست بەڵێ گەلێک سپاس بۆ سەرنجاتە سۆران لە کەرکووکەوە کاک سۆرانمان لەگەلە ئەم کاتە باش هەموو کاتێکت ئەم کاتە باش سەڵامێ بۆ جەنابتان و بۆ گشت گوێگران بەڕاستی من پێم خۆشە لەسەر دەوەری ئەو ڕۆژ کە لەسەر وەزی شاری کەرکووک و دەستخۆشتان یەکەم بەڕاستی هەستەکەم لە کەرکووک کەسانێکەیە بەڕاستی نەک خۆک فرۆشن بەڵکو تیرۆریستن کوردن لە ناو کەرکووکە هاوکاری تیرۆریستانەکەن بەڕاستی ئەگەر کوردێک لەگەڵیان نەبێت ناتوان لە گەڕەکە کوردەکانە ئاشکرای بۆ شێوە بەربڵاوە تەقینەوە بکەن بەڕاستی خەڵکانێکەیە لەگەڵ عەرەبی شۆفینیان بەڕاستی من ڕێزمێ بۆ جەناب بۆ قەناتەکەشان من گلەیە ترشمێ لە قەناتەکەتان کەوا کەسانی وەکو مالیشیا وەکو شارستانی ئەمانە خوێنمشی کوردن بەڕاستی ئێوە مقابلیانەکەن و پەیامەکانیانە گەێنە کورد و دشی کورد قساکەن بەڕاستی من گلێمێ حەز ناکەم ئەم شتانە دووبارە بێتەوە لە کەناڵە جوانەکەی ئێوە چونکەم ئەوان ڕقێکی خۆیان لە دڵیانایە لە کەناڵەکان خۆیان نێگەێنن بەڵام مباشەت لە ڕێی ئێوە پەیامی تۆن بۆ کوردە نێرن ژدی کورد قساکەن من بەڕاستی 100% لەگەڵ سەگانی ئەو برادرانم کە لە دوۆک لە شاری کەرکووک کاتە هاوازارم قسەی کرد کای سۆران ئێمەش ڕێزمان هەیە ئەمانە خوێنیان بۆ کوردڕشانەوە خۆیان هەرچیەک بێنێ بیکەن ئێمەش ڕێزمان هەیە بۆ تۆ ئێمەش وەکو لێرە سەرنجی خۆمان نیشاندا سەرنجی خۆشمان دووبارە ناکەن پێم وایە هەموو بارێزان گیان لێ بوو ئێمە کەناڵێکی ئازادین دەرگایمە کراوەیە بوو بە دادۆچین هەموو پەرزگرێکەکان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و بێگومان بەرپرسا باڵەکانیش لە هەرێمی کوردستان زۆرمان پێخۆشە ئەوانیش بێن بفەرمونون ئێمە لە خزمەتیان داین باوانی سەرنجی خوان نیشان بدەن باوانیش ڕەدیاوان بدەنەوە بۆ خەڵکی کوردستان بڵێن کاکە ئەمە وایە ئەمە وانە بەڵام چی بکەین گەلێک جار داوای ڕستمیمان کردووە کە چاوپێککەوتن لەگەل بەرپرسا باڵا بکەین گەلێک جارە نیان کردو هیوادارین جێ لە سەرنجێوە بێ بابێن ئەوانیش بەرسەوی خۆم دەن زۆریشمان پێ باشە بەڵێ دایکە ئەنکو دایکی ئیمان لە شاری سلێمانی دایکی ئیمان فەرموو دایکی ئیمان دیارە لەسەر هێلی پەیوەندی نەماوە کاوە لە شاری هەولێرەوە هەموو کاتێکت ئەو کاتە باش باش بیاکەم گەلێک سوپاس کای کاوە فەرموو باشیت ئەمن باشم سوپاس بژی دەستخۆشی بەرنامەکە و لیاکەم دەمەوێت کاکە بەڕێز جاوێ ئەو برادرە بدەمەوە کە دەستخۆشی لەسەر و شارێمی کوردستانەکە ئێمە خەرچی کوردستان پشتگیری لە حکوومەتەکەی نوری مالیشی ناکەین بەڵام پشتگیری لەوەش ناکەین کە سەر و شارێم بەداخەوە هیواداریم دوو بارە پەیوەندی بکە کە کارەوە سەرنجی خۆ بدە بەرە بەرەزان تەوەری مەی ڤەکریە دنەوەی تەوەریدا سەرنجین خۆ بشوەیەکی ئازاد نیشان بدەن کەرەمکەن پەیوەندی بکەن و ئەوەوە دوێت ئەو بابەت و ئەو تەوەریوە دوێت ئاخنی لەسەرکەن بەڵێ بەس بەڵێ بەرزان دیارە لەسەر تۆڕی کۆمەڵاتیش گەلێک سەرنجمان بۆ هاتووە شاڵاو لە قەڵات زیاڵەیە دەستخۆشییان لە یەکەمی وادارم بابەتەی بۆ خزمەتگوزاری ئینتەرنێت لە کوردستانە تەرخان بکەن بێگومان زۆر بابەت لەسەرەوەشمان کراوەتەوە هەروەها ناس ریالی ئالەی کێشەی نێوان مالیکی و بارزانی بەڕای کێشەیە بۆ گەلی کورد بەڵام خەریک بۆ گەلی کورد دەستکەوتەکانی
نەدۆڕێنێ زۆر وازەح نییە کۆمنتەکەی بەڵێ تەماشەوانی نێژا لە شاری سلێمانی پەیوەندێکمان لەگەڵ فەرمو کاک جەمال فەرموو ئەم کاتەوە هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم بۆ ئەو بەرنامە جوانە گەلێک سوپاس کاتێک گیان وەک ئێمە هەر بوو جەمان بۆ میلەتی کورد نییە خاکەکەشمان بۆ میلەتی کورد نەماوە بە قوربانە لە چ ڕوویەکە ئەوە تا حاکمە زۆردارەکانی کە ئەمری ئەدامیان بەسەر کوردەکانی خۆمانە بە سەپاند ئەوە هاتوونە بە کوردستان حەرزیان بەسەرا تەوزیعەکەن چوار-چواریان هێنن لێرە حتا ئێستا چواریش لە نمونەیەکەیە کاک جەمال لەسەرەوە ساسە بەڵێ بۆ بینەران بەڵێ اینجا چواریان هێناوە لە چوارچرا عەرزیان ناونەتێ بە هەدیە دوای ئەوەش کە گەڕاونەتەوە سوکایەتیشیان کردو بە میلەت سوکایەتیان کردو هەر بە بەڕێزمان جەلال ئەوە دوو اینجا دوای ئەوەش ئەو برادرانی کە ئەڵێن ئێمە ئەبێ هەتا ماوین لە ژێر ئاڵای زەردا بە ئاڵاکە بشەکێتەوە ئەو جەماعەتە هیچ تێ نەگەیشتونە تا ئێستا لە بۆدیەکە دانیشتون هیچ تێ نەگەیشتون لە سەرۆکیان لە بۆدیەکە دانیشتون بزانی کەی ئەچینە پێشی ئەم سیارەیە خۆڵیان کردوتە چاوی میلەت زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش کاک جەمال هەژان لە شاری سلێمانی بەڵێ هەژان لە سلێمانی فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت هەژان خان فەرموو باش سپاس دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم من سوپاسەکەم بەشید مامنم دوو پرسیارم هەیە بەڵێ یەکەمیان بۆ سەبارەت بە تەربیە بۆ دەرچوانی پاش ساڵ 2011-2012 بزانین ئەوانی کە نایان ناتۆ نایان نێتەوە بەڵێ پرسیاری دومیشم بۆ ئەوانەیە کە ئەڵەن دامەزراندن هەیە و ئایا دوای بودجە بێ پەسەندکردنی بودجە یاخود هەر لە چاوەڕوانیا بین بەڵێ سەرنجی تۆ گەیشت سپاس ژان خانی وەدارین شوێنە پەیوەندیدارەکان بەرسەویان هەبێ باوکی ئاڵا لە شاری سلێمانی باوکی ئاڵە فەرمی بەڵێ کاکە هاکار سڵاو لێبێ دەستخۆشی بەرنامەکەت لێکم گەلێک سپاس وەڵام منەبێ لە سەرەتایی دەستخۆشیەکی زۆر لە ئێوەی بەڕێز و کەناڵەکەتان کەم کەوا توانیوتانە چاوپێکەوتن لەگەڵ ئەو کەسانە بکەن وەکو مالێکی وەکو شارستانی و هەموو کەسێک بەعام با بڵین چونکە ئەوە بەڕاستی گرفتێکە بەڕاستی تۆ ناکرێت لەگەڵ کەسێک کێشەتە بێ تۆ دەرگا لەسەر خۆتە پێی خۆمە کێشێکی عایلەی و کێشێکی عەشاری نێمە کێشەی نەتەوەیەکە هەزاران شەهید و هەزاران ماڵتاولیمان لەسەر و کێشەیە داوە خۆ ناکرێت دەرگا پێەوە بێ نەبێ قسەی بەڵێ باوکی ئاڵا باوکیاڵێکە لە سەرێری پەیوەندی با ئەزانی چۆنە با حکومەتی هەرێمی جوابیان بنەوە مەسەڵەن هینیان چییە ئەلو بەڵێ جەمیلێت ئەوان جوابیان بنەوە ئەوان نشینیان چییە بەڕاستی بەرامە قسەکانی ئەوان با جوابیان بنەوە حەقی خۆشە لە جوابیان بنەوە گەڕ ڕاستکەن بەڵام من پێم وایە لێفچوونێکەیە لە بینی ئەوان و لە بینی مەسوولەکانی ئێمە بەداخەوە کێشەکەیان بووە بە کێشەیەکی ئابووری و پارە کێشەی نەتەوە و خاک نییە با نەمان خەڵەتێن هەموو وەکو جاران ئەم جارەی خەڵک لەوە تێگەشتووە کەناڵە بەڕێزەکەیەوە لەم ماوەیە بیستم وتیان گوایە تادید کراون لەبارەی ڕاگەیاندنەوە هیوادارم بۆ کەناڵەیەوە هەر بمێنێ بۆ خەڵکو و خەڵی استفادەی باشی لێکە بەڵێ باوکی ئاڵا گەلێک سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش سپاس بەڵێ دای لە بورینەکەن گارە کاتمان تەوا بۆ بەڕێزان ئەم گەلەی سوپاسیەوەتیان کۆیان ها تەماشەبانین گەلێک هێژا یەن بەرنامەی خۆ بەرنامەی خەڵک بوون بێگومان دناڤاوی بەرنامەدا کوتەوەرێ بەکریە بۆ چۆن و سەرنجین گەلێک جودا هەبوون هەرێکی ئازا بۆ چاوە سەرنجەخوا نیشان بدە لێ جێداخەیە هەندێک سەرنج کۆندێک تەشکیلی نابوون هیویدارین ئەوە جاردن دووبارە نەبیتەوە ji ber ku her kesekê bixwaze peywendiyê bike bi şêwekî azad serinca xwe nîşan bide heya sibeyî di tewerekî germ zanîn rojeva sibeyînê gel û dî çabe xizmeta we dabîn her şad û bextewar binê ver baş